ئاگری شەڕ سەراپا ناوچەکەی گرتووە. داعش پەلە قاژەیەتی هەڵای خەلافەتی ئیسلامی کە لە مووسڵ هەڵچنداوە لە دوایین ڕۆژەکانی ڕوخانیدایە. چەکدارانی داعش زەلیلی ئەو بۆمبە زەبەلاح و وێرانکەرانن کە فڕۆکەکان بە ئاسمانی مووسڵ و هەموو دەشتینەی نەوادا دەیان بارێنن. چەکدارەکان ڕاکەن ئەوانەیان کە ماون بە تەمای خۆتەقانەوەن زیاتر چەکدارە بیانیەکانن. ئەوانن لە ژیانیاندا و لە وڵاتی خۆیان فەعۆ بوون بەڵام لێرە بوون بە ئەمیر. نزیکەی 100 ئۆتۆمبیلیان بۆم ڕێژ کردوون وەک دوایین کات بۆ وێرانکاری و مانەوەیان لە مووسڵ بەکاریان دێنن. دەستی داعش لەم تەکتیکەدا کەشفە. فڕۆکەکان بە ئاسمانەوە بە جیهادیەکانی داعشدا دەیان تەقێنەوە. پێشمەرگە بە چەکی میلان باش نیشانەیان لێ دەگرێت. هێزی پێشمەرگە لە چەند قۆڵێکەوە هێڵی بەرگری داعشیان بەزاندووە بەرەو دەروازەکانی مووسڵ پێشڕەویەکەن. داعش شەڕی مانوونەمان دەکات. هەندێکیان پشتێنی بۆم ڕێژکراویان لە ناو قەد و خوارەوەیان بەستووە. نزیکەی 4000 چەکداریان لە بەرەکانی جەنگ و سەر تاسەری مووسڵدا بڵاوە پێکردوون. داعش بەناو کەتیە گەنج و پیاوەکانی مووسڵی بۆ شەڕ ڕەش بگیر کردوون. لەسەر ئەم باڵەخانانەی مووسڵ قەناس بەدەستەکانیان جێگیر کردوون. بەشێکی دیکەیان خۆیان خزاندووەتە نێو ماڵ و مناڵ و خێزانەکان. بە تەمان لەوێوە یا تەقە بکەن ئەگەر بۆیان نەکرا خۆ بەدەستەوە بدەن. چەکە زۆر و عەجایبەکان هەموو دەنگیان لێرە دەبیسرێت. لە هەمووشیان ناهەموارتر بۆمبی فڕۆکە جەنگیەکانە. فڕۆکەی F-16 B-52 سیخۆ و هێلیکۆپتەری ئاپاچی و جۆری دیکە دەجارێ بۆردومانەکەن. کەلعادە چەکدارانی داعش لە ترسی گیانی خۆیان خەڵکی مووسڵ وەک قەلغان بەکاردەهێنن. تازە ئیدی مووسڵ کەوت. تەنیا دەمێنێتەوە سەرکات.